بریکاری وەزیر واڵێ ئەڵێ 7 مانگە یەک کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانم نەبینیوە چونکە کۆبوونەوە نەکراوە هەرچەنە هەمووان داوا دەکەن ئەڵێ لە سەرتا داوای گرێبەستەکانم کرد جەنابی وەزیر فەرمووی بۆچیتە ئەوە ئیشی ئەنجومەنی باڵایە ئەڵێ پێشتر و ئێستاش هەموو ئیشەکان و دەسەڵاتەکان بە یەک تاکە پارێزگا سپێدا. تۆ باسی گروپێک کرد وتە ئەو گروپی کە بڕێرەدەن و پرۆسینەوە بەڕێوابن بەڵام چۆن وەزارەتێک بە گروپێک ئەشوبهێنرێت نزیکەی 104 ملیۆن بەرمیل نەوتی نادیارە کە ئەو خەمڵانی بۆ کردووە گەردێت خێر بەرمیلە $100 بێت پارەیە $10 ملیارد کە جەگری سەر وەزیران و هەلە سەر پشتیەکێتیشە باشترە ڕێگەیان ئێمە ئاگامان لە هەموو پرۆسینەوەی هەیە بەشێکی زۆری وردەکاری ئەم ئەختانە کراوە کاکێچیرفان کردێت کەی کردوێت ئەو کاتی دیکتۆ بەرەمسەر جەگری سەوەکی پارتی بوو 3 جار سەردانی چاوپێکەوتن لەگەڵ عەلی حەمەساڵح ڕێخەری ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.